هيدر هيدر عم الآخر هيدر 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 صوبي كوثر هيدر 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 أي مظلوم فاتح هيدر هيدر فاتح خيبر چلەی ماتەمینی ئیمام حسێن ژمارەی پێوانەیی دەشکێنێت. 20 ملیۆن زیارەتکار گەیشتونەتە کەربەلا و پێدەچێت ژمارەکە زیاتریش بێت. بەمەش چلەی ماتەمینی دەبێتە گەورەترین گردبوونەوەی ئاینی لە جیهاندا و ژمارەی زیارەتکارەکانی چەندین هێندە زیاترە لە بۆنەیەکی دیکەی موسڵمانان کە ئەویش حەجە و ئەمساڵ نزیکەی 1 ملیۆن کەس بەشداریان تێدا کرد. چلەی ماتەمینی ئەمساڵ جیاواز لە 2 ساڵی ڕابردوو بەڕێوە دەچێت. ساڵانی 2020 و 2021 بەهۆی پەتای کۆرۆناوە ڕێوڕسمەکان سنووردار کرابوون و تەنها هاوڵاتیانی ناوخۆی عێراق بۆیان هەبوو بەشداری تێدا بکەن. بەڵام ئەمساڵ ئەو مەرجە هەڵگیراوە و باوەڕدارانی شیعە لە ئێران و چەندین وڵاتی دیکەی عەرەبی و ئاسیایی و ئەفریقیایی و تەنانەت ئەوروپیش ئەڕوویان لە کەربەلا کردووە. ئەو شارەی کە پیرۆزێکی زۆری بەلای شیعەکانەوە هەیە و گۆڕ و مەزارگەی ئیمام حسێنی لێیە. تنطلق شراره نرفع بمحرم راية الغيارة حيدر 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 نەسیف خەتابی پارێزگاری کەربەلا ئاشکرای کرد زیاتر لە 3 ملیۆن زیارەتکار لە دەرەوەی عێراقەوە گەیشتونەتە کەربەلا. جگال لە ملیۆنان زیارەتکاری ناوخۆیی کە پێشبینی دەکرێت بەگشتی ژمارەی زیارەتکاران بگاتە 20 ملیۆن کەس. لەو 3 ملیۆن زیارەتکاری لە دەرەوەی عێراقەوە ڕویان لە کەربەلا کردووە، زیارەتکارانی ئێرانی بە پلەی یەکەم دێن کە زیاتر لە 2 ملیۆن و 650 هەزار زیارەتکار هاتوونەتە عێراق و زۆرینەیان لە ڕێگەی وشکانیەوە گەیشتون. چلەی ماتەمینی ئیمام حسێن بە گەورەترین گردبوونەوەی ئاینی لە جیهاندا دادەنرێت. تەنانەت بە گەورەتر لە ڕێوڕسمی کۆمبەمێلای هندۆسەکانی شەژمار دەکرێت. چونکە ئەو لە 3 ساڵدا تەنها 1 جار بەڕێوە دەچێت. بامان شێوە سفرەی چلەی ماتەمینی ژمارەی پێوانەی شکاندووە و با درێژترین سفرەی خواردن لە جیهاندا تۆمار کراوە. بۆ پێی با درێژایی ماوەی ڕێوڕسمەکان زیاتر لە 200 ملیۆن بەش خواردن بەسەر زیارەتکاراندا دابەش دەکرێت. سەبارەت با چلەی ماتەمینی ئەمساڵ کە قەرەباڵغترین ڕێوڕسم دەبێت بەراورد بە چەند ساڵی ڕابردوو هەموو دام و دەستگاکان و تواناکانی حکوومەتی عێراق خراوەتە گەڕ بۆ ڕێخستنی کاروبارەکان. بە گوتەی ئەحمەد عەلی زەینی فەرماندەی پۆلیسی کەربەلا زیاتر لە 14,000 کاروانی ناوخۆیی و 500 کاروانی بیانی بۆ خزمەتکردنی زیارەتکاران دانراون. کۆمەڵەی هۆتێل و چێشتخانەکانی کەربەلاش ڕایگەیاند هۆتێل و شوێنە گەشتیارەکانی شارەکە کە زیاتر لە 1000 شوێن دەبن سەرجەمیان پڕبوون لە زیارەتکار. 20 مانگی سەفەر کە ئەمساڵ هاوکاتە لەگەڵ 16 ئەیلول یادی چلەی کوژانی ئیمام حسێنە کە 10 محەڕەمی ساڵی 61 کۆچی لە جەنگی کەربەلادا لەگەڵ 72 کەس لە بنەماڵە و هاوڵەکانی کوژران. ئەو ڕووداوە ڕەوڕەوەی مێژووی مسلمانانی گۆڕی و بۆ هەتایە ئاینی ئیسلامی بەسەر شوێنکەوتوانی سوننە و شیعەدا دابەش کرد. هيدر